الحەمدولله لە کاتێکە هەنێک کەس پێیان وابوو ئەم پرۆسە سەر ناکەوێت و چاوی بە دنیا هەڵنایێت، بەڵام الحەمدولله ئەو پرۆسە گەورە هاتە دنیاوە. خوای گەورە مادام ناوی ئەوەمان هێناوە لە دەستپێکە کۆتایەکەیشی بە الحەمدولله تەواو بوو. الحەمدولله ئەوە تا ئەبینین لە بەرچاومانە میهرەبانی لەدایک بوو. هیوادارم ئەم چارەخانە بێتە هۆکاری ئەوەی سەدەها چارەخانەی دیکەش دروست بن، لێوان لێو بن لە میهرەبانیە. هیوادارم ئەم چارەخانە میهرەبانی خۆی لەدەست نەدا، هەمیشە وەک هەتاو بێ، وەک سجین بێ، وەک ئاو بێ، کاتی سوود گەیاندن سوودبەخشین پرسیار لە ئاین و ئاینزا و ڕەگ و دەنگ و هۆز و هێزی خەڵق نەکا، بەبێ جیاوازی هەمیشە چارەسەری نەخۆشەکانی بکە. میهرەبانترین مرۆڤ لەگەڵ بەندەکانی پەروەردگارە، پێغەمبەری نازدارمانە عەلەیهی السەڵات وەسەلام. ئەو میهرەبانترین مرۆڤە چیمان پێ ئەفەرمێ؟ ئەفەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس، چاکترین خەڵک سوودمەندترینیانە بۆ خەڵک. کێ زیاتر سوود بە خەڵکە گەیەنێ ئەوە لای پەروەردگاری چاکترینیانە. یا ڕەبی خوایە بمانگەڕی بە بەشێک لەو چاکەکارانە بە ئومێدی سەرکەوتنی زیاتر. خوای گەورەتان هەمیشە لەگەڵتان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.